Где нам теперь жить, где нам теперь быть? لەگەڵ نزیک بوونەوە لە تێپەڕبوونی 6 مانگ بەسەر دەستپێکردنی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین هێشتا ئاوارەبوونی دانیشتوانی ئەو ناوچانەی بوونەتە هێڵی پێشەوەی جەنگ بەردەوامە. منداڵ و ژن و بەتەمەنەکان لە ڕێگەی شەمەندەفێرەکانەوە ماڵەکانیان لە هەرێمی دۆنێتیسک بەجێ دەهێڵن. دەڕۆم چونکە ئێرە دۆزەخە جەنگ هەیە تەقە لەسەر هەموو ماڵ و کەسێک هەیە. ئەگەر لە سەعات 6 یان 7 لە ماڵەوە نەبیت تەقەت لێ دەکرێت. پێویستە لە ماڵەوە بیت. ئەگەر لە دەرەوە بیت ئەوە کۆتایی دێت. ئەگەر پیاو بچێت بۆ کار بەیەک فیشەک دەکوژرێت. Шел человек на работу, вот, и его градом полностью побил. دەستپێکردنی کۆچی خەڵک لە دۆنێتیسک دوای فەرمانێکی سەرۆکی ئۆکراین دێت کە داوای لە خەڵکی کرد بە ناچاری و لەبەر مەترسی تۆپبارانی بەردەوامی رووسیا ناوچەکانی هەرێمی دۆنێتیسک لە ڕۆژهەڵاتی ئۆکراین چۆڵ بکەن. لەگەڵ ئاوارەبوونیان بەشێک لە دانیشتوانی ئێرە ئاژەڵە ماڵەکانیشیان لەگەڵ خۆیان دەبن. خەمی گەورەی ئیلینای تەمەن 64 ساڵ بزنەکانێتی کە بەجێی هێشتون و نەیتوانیوە دەربازیان بکات. Там 8 коз у меня. هیوادارم کەسێک بزنەکانم بۆ دەرباز بکات. نەمتوانی هیچ بکەم. هەموو شتێکم بەجێهێشت. خدا ئاگەی لە شتەکانم بێت چونکە هەر کەسێک دەتوانێت بچێت و ئەو شتانەی کە ماوە لەوێ بیان بات. سوپای رووسیا و گروپە چەکدارە جوداخوازەکانی نزیک لە وڵاتە لە هەرێمی دۆنێتیسک لە پێشڕەوی بەردەوامن و بەشێکی زۆری خاکی ئەو هەرێمەیان کۆنتڕۆڵ کردووە. ئەوە لە کاتێکدایە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین نزیک دەبێتەوە لە 6 مانگ.